پشتیوان بەخوای گەورە لێ ناگەڕێین لە هیچ هەنگاوێکی خێر و کە بەرژەوەندی خەڵکی تێدا بێ و دژی ستەم بێ و دژی گەندەڵی بێ ئێمە لە دوایە بین ئینشاءالله یا لە پێشەوەین یا لەگە خەڵک دەبین بزانم بەڕێوەبەرێکی گشتی لە وەزارەتێک لە شارێک دەبینیەوە لە زۆنی زەرد غەیری پارتی بزانم لە زۆنی سەوز بەڕێوەبەرێکی گشتی بەڕێوەبەرێکیش یە قوتابخانەیەکی ئی شوێنێک دەبینەوە کە سەربەیەکی نیشتیمانی کوردستان نەبێ تەزکیان نەکرد بێ لە مەڵبەند و لە لەقەکانیان ئێمە داوامان کردو کە کاکە ئەگە باسی چاکسازی دەکەن بە ئەمەش لە زمانی چاکسازی بێ ئەمە لە هەمویان گرێتێ بەڕاستی یعنی چی ئەمە یعنی بە دامەرزاواییکردنی دامەرزاوەکانی هەرێمی کوردستان و حتى ئەم دەسەڵاتە سیاسیە گەندەڵە نادادگەرە کە ماوەتەوە کە ستەم دەکات درێژە بە ستەم دادگەریەکەی دەدا بۆی ئەو داهاتە ناشەرعی و نادروستێک کە بەدەستێوەیەتی ئێمە ویستمانە بەڕاستی ئەم داهاتە شەفاف بێ و چەند جاریش داوامان کردو کە کاکە بابزانی داخۆ داهاتی ئەم هەرێمی کوردستان چەندە پەرلەمانتاری بوێر پەرلەمانتاری سەرڕاست پەرلەمانتاری دڵسۆز لە هەموو فراکسیۆنەکان بەڕاستی هەیە کە دەیەوێ بەڕۆڵ بە ئەرچ خۆی هەستێ بەڵام بەداخەوە سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتێکی لاوازە و نەیتوانێت ئیدارەش ڕێکپێشی ئەم پەرلەمانە بکات بەداخەوە کە تەواو بە حزبی کراوە بۆ ئاراستەی دەبردرێت کە حزب چی پێش باش بێ و چی بە مەسلحەت بزانێت پەرلەمان بۆ ئاراستە هەنگاوبوونی بۆ ئاراستە کار بکات بۆیە تەماشا بکەن ئەو یاسانەی کە پەسەند دەکرێن لە ساڵ 2019 تەنها 4 یاسا پەسەند کراوە ئەویش بەشی زۆری ئەوانە کە حکومەت ناردێتی ئەی بەشی خەڵک ئەو کە پەنی بەرژانی خەڵکەوە هەیە پشتیوان بەخوای گەورە لە بەشی خۆماندا ئەوەندەی کە پەیوەندی بە ئێمەوە هەبێ ئینشاءالله هەڵوێستی گونجاومان دەبێ و بەش بە حاڵی خۆمان لەو بەشەی کە پەیوەندی بە ئێمەوە کارا دەبێ و هەمیشە لەسەر ئەم ڕێباز و ئەم بەرنامەی ئینشاءالله بەردەوام دەبێت